داینێ تۆ داینێە چۆنی دەزانی گۆزاکەی هەڵگەیات یاکسارێ بۆکانی چییە؟ ئەم جارە خەریکی چیت؟ یەک تەپسی بووە کەم ژنەکە ها ئەڵی برازای کالیارە دەست و دەمی پێوە بخوری حەقت نەبێت ئەزانم سڕێم خزمەتەی تۆ لە چیایە؟ ئەرێ ژنەکە سڕی چی و شتی چی وتم ئەم مانگە بێ ئیشم با نەختێ خزمەتە بکەم عەزیێتە زۆر کێشاوە خزمەتی منە زۆر کردووە تۆزە حەقی بۆ بکەمەوە نەنە ئەتێ ئاڵتونەکانێ بۆ بفرۆشم بۆ نافرۆشم ئەرێ ژنەکە من ئاڵتوونی تۆم بۆ چییە بەس تێ بگەم من ئەی ئەتێ داکی بێنی تێرە؟ ئەی دایکم لای براکەم نییە بەخوا ژنەکەی عینەن دایکی خۆی خزمەتێکەوە تۆ بەجددیتە دەکەوەتە باوکە دێنی تێرە ئەرێ باوکم ساڵ زیاترە مردووە ئەرێ دەشێتم مەکە چی دەوێتەوە چی مەوێت؟ نیا زێر ژن بێنی کەواتە ژنی خەریکە ناخۆشیەکەی ها تااقەتم چوو لێت وەڵڵا ئەرێ ژنەکە تۆزە کزیکە لەگەڵ تۆمە دەماغسز کزیکە چی ئۆ خێڵم کزیکە شێتمەکە ئەی چێ قابلە من نیم ئەیچێم ئەرێ وی چی دەهەسە دەبڕ لا چوە دەهەستە شێتێکردم دەبڕە نارنگیان سوپاس بۆ خۆ گوجارە لیاتەکەوانی دەک بەرزەکاتەوە تووڕا بێتی چۆن نارنگیان ئەو قسەکەی چێکەی چەتی و گولیە خواحاویس خواحاویس جۆ بگرە هەرچی جن هەیە دام ناوە خوام لەو خوای 5 دقەی تر هەر هەمووی ئوتو نەکرابێ هەموو سەر و چاوەتەقێنم